تیمی نیشتیمانی کە پێک هاتووە لە پزیشکی دادی بەغا و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی گۆڕە بە کۆمەڵەکانی عێراق کە لە مؤسسەی شوهەدای عێراقین و هەروەها ڕێکخراوی ICMP نێودەوڵەتی زۆر سوپاسیانەکەین کە زۆر بە پەرۆشەوە کارەکەیان جێبەجێ کرد. ئەو بوو لەلایەن پزیشکی دادی بەغا ئەو ڕووفاتانی کە لەوێ 5 ساڵە ماوەتەوە نزیکەی 5 ساڵە هێنرایەوە کوردستان کە بە پێی ستاندەری جیهانی ئەبێ ئەوانەی کە خوێن ئەیەن چەنەها جار ئەوان بەقەدەر ئەوانە بن کە بێسەر و شوێن بوون، بەڵام لە چەمچەماڵ بە پێچەوانەوە بوو کە سوکارەکان ئەوەنە زۆر بێسەر و شوێن بووە، ژمارەی ئەوانەی کە خوێنیان بەخشیوە ڕوبعێکی ئەوانە دەرچووە کە بێسەر و شوێن بوون. لە دوای ئەوەی کە پشکنینی DNAیان دەرئەچێت و سەرکەوتوو ئەبێت، ئەو کەسێک کە پێی خۆش بوو بیباتەوە لای خۆی ئەتوانێت، بەڵام ئەو کەسانە کە مەبەستیانە لە ئەو مەقبەرە نیشتیمانیا بمێنێتەوە ئێمە دەستیان ماجەکەین و زۆر سوپاسیانەکەین. دیارە چەمچەماڵ زیاد لە 3400 وارسی ئەنفالکراوانی هەیە، هەر ئەوە ژوای کردووە کە یەکەم جار کە ئەم تیما هاتوێتە چەمچەماڵ دەست بەکار بووە، بەڵام ئەم تیما بەردەوامی ئەبێت، دوای چەند ڕۆژێ تر ئەچێتە ئیدارەی کەلار، دواتر ئەچێتە سەرجەم شار و شارشکانی کوردستان. پشکنینی DNA تەنها تایبەت نییە بەم 172 ڕووفاتی کە لەم ڕۆژانەیە بە خاکسپێردا، بەڵکو تایبەتە بەو ڕووفاتانەی کە لە ڕابردوودا بە خاکسپێردا لە کوردستان و بەو ڕووفاتانی کە لە داهاتوودا لە بیابان هێنرێتەوە بۆ کوردستان. یعنی تۆ کە نمونەی خوێنە لێوەرگیرە ئیتر چەند جار ڕووفات بێتەوە، تۆ نمونەی خوێنت هەیە و ئەوە داتابەی سە و لای هاوڕێیان هەیە و بە سیستەم داخل کراوە. بۆیە ئەم پرۆسەیە بەردەوامی هەیە. ئێمە لە 182,000 ئەنفال کراوان تا ئێستا بەداخەوە ڕێژەکە نەگەیشتووە بە 2,000 ڕووفات نەگەڕێنراوەتەوە. بۆیە هەوڵەکان بەردەوامە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە زۆرترین ڕووفات بێنینەوە و زۆرترین پشکنینی DNA بکەین. بەڕێز ئوستاد خەمیس ئەڵێ ئێمە لەژێر ڕێنمایەکانی وەزیری تەندروستی عێراق و بە هاوکاری مؤسسەی شوهەدا لە عێراقا و بەرپرسان و بەتایبەتی لیژنەی نێودەوڵەتی بێسەر و شوێنان ئەم هەڵمەتە کراوە. ئەم هەڵمەتە بەڕاستی ئێمە تەوەقوعی ئەوەمان نەکرد، تەسەوری ئەومان نەکردووە خەڵکێکی ئەوەندە زۆر قوربانی هەبێ و ئەوەندە خەڵکەکە بە پەرۆشۆ بێتە ئەم کارە و ئەوەی کە هەستمان پێکرد ئەو گەرمگوڕی هاوڵاتیان بوو. دواتر ئێمە هاوڵاتیان دڵنیا ئاکەینەوە کە ئەو گومان و قەلەقیان لا نەمێنێ، ئێمە ئەم کارە بەردەوام بێ.